پیسبوونی هەوا بە ڕێژەیەکی زۆر بەرز بۆتەوە بە تایبەتی لە دوای شۆڕشی پیشەسازی و گەشەکردنی شارەکان و بەکارهێنانی سوتەمەنی خەڵوز و نەوت و گاز بە تایبەتی لە نیوەی دووەمی سەدەی بیستەمدا. لە ئێسادا کێشەی پیسبوونی هەوا لە شارەکاندا بۆتە دیارترین کێشە کە ڕوبەڕووی مرۆڤ دەبێتەوە. ئێمەی مرۆڤ دەتوانین بۆ ماوەی چەندین ڕۆژ بەبێ خواردن و ئاو بژین، بەڵام لە چەند چرکەیەک زیاتر ناتوانین بەبێ هەوا بژین.